باشە ئافرەتێک کەڵێن لەش فرۆشە یان لەش فرۆشی پێ ئەکرێت کە لە ئەڵمانیا ساڵانە 32 ملیار داهاتی مەلهاکان و دیسکۆیەکان و با بڵێن جێگای لەش فرۆش پێکردنی ئافرەتان ناڵم لەش فرۆشی لەش فرۆشیان پێ ئەکرێت بازرگانیان پێ ئەکرێت کە من لە 20 حەڵقەی عەلمانەت و داگیرکاریە نیشانم داون بە بەڵگە بۆی کە چۆن ئافرەتان خۆپیشاندانیان کردووە لە بەردەم پەرلەمانی ئەڵمانیا بۆی کە بە تکایە چیتر بازرگانی نەکرێت بە ئافرەتان بە ناوی ئازادی ئافرەتانەوە کە هەموو جلبەرجی ڕەشیان پۆشی بوو لە بەردەم پەرلەمانی ئەڵمانیا بە سەیوانێکی ڕەش بە جلبەرجێکی ڕەش بە پێڵاوی ڕەشەوە هەمووی ڕەشپۆش بۆ چونکە درچیان بەوە کردووە کە چ بازرگانێک بە ئافرەتان نەکرێت باشە بینە بەر چاوی خۆتان خۆشەویستەکانم توخوا ئافرەتێک کە لە مانجەی 1000 2000 ویستی خۆی لەسەرەتی باشە چۆن ئەتوانێت ڕۆژانە 10 هەتا 20 پیاو بەڕێ بکات 20 هەتا 20 پیاو ئەبێ بەڕێ بکات ئەبێ هەر هەمووشان مافیاکان لەسەر سەریانە ئەگەر بێت ئەو مشتریکە هاتە لای ئەم ئافرەتەی کە لەش فرۆشی پێ ئەکرێت ئەم پیاوە ئەگەر شکایەتی لە لای شێفەکەی کرد کە مافیایەکەیە کە بازرگانیەکە بەو ئافرەتە داماوەی کە على الأساس ئەم جرکەی لە بەرە خۆیتی بەویستی خۆیەتی ئەم پێڵاوەی لە پێیەتی لە بەویستی خۆیەتی و لەو جێگای کە کارێکە بەویستی خۆیەتی کە لە کاتێکە هەر هەمووی بە ئیجباری هاتوونەتەوێنەرێک کە بە سەوت و سوڕە نیشانم داون ئەم ئافرەتە ئەبێت تەواوی زەوق بدات ئەم پیاوە ئەڕوا 10 دقەیتر پیاوەشتر دێت ئەمجارە پیاوێکی یەکەشان بۆنی جگەری لێ دێ یەکان بۆنی نێرگەلا یەکان بۆنی مەشڕۆب یەکان بۆنی ئارەقا یەکان بۆنی خۆنەشوشتن بۆگەنی یەکان قەڵەو یەکان لاواز یەکان درێژ یەکان کورد یەکان گەز یەکان پیر یەکان بەڕیش یەکان بێڕیش بە ئەنواعی دێت ئەم ئافرەتە ئەبێ هەر هەمویان تێر بکات زەوقیشیان بداتێ و ئەگەر بێت و ئەم مشتریە لای مافیایەکە شکایەتی لێ بکات بە شەقتیان هەڵەدات و لێشیان ئەدەن و کەسیش نییە داکۆچیان لێ بکات کە لە ئەڵمانیادا 350 خانەی داڵدەدانی ئافرەتان هەیە 350 دانە خانەی داڵدانی ئافرەتانی ئەو ئافرەتانی کە ڕایان کردووە لە دەستی ئەو گورگانە کە لە دەوروبەری خۆیان دانای ئەجا هاوپیشەکەیەتی مدیرەکەیەتی وەزیرەکەیەتی سەرۆکەکەیەتی هەر کەسێک کە بینی لە ژێر ڕکەفیدا بینی ڕائکاتن و ئەڵێ ئەڵمانی ئەڵێ پێویستمان بە دووقاتی ئەو خانوانە هەیە بۆ داڵدەدانی ئافرەتان لە دەستی گورگەکان ئەمە قسەی خۆیان و ئەوانەش هەموو بە سەوت و سوڕە نیشان داون لە تەلەڤیزیۆن و ڕێپۆرتاژەکانی خۆیاندا بە ئامارەکانی خۆیاندا ئەمێ وەزعی ئافرەتان لە ژێر ڕکێفی ئەڵمانێتە لە کوردستانە تا ئەگاتە ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیادا خۆشەویستەکانم واللهی بە ئاگای خۆمان نینەوە ئەمە داهاتووی کچەکانمانە ئەمە داهاتووی نەوەکانمانە ئەمە ئێستای ئافرەتان لە وەزعەدا ئەژن لە هەموو جیهاندا باشە ئەدی باشە ئەم ئافرەتە کە باسم کرد بێ مێرد ماوەتەوە بێ کوڕ ماوەتەوە بێ کەس ماوەتەوە بێ عەشیرەت ماوەتەوە کەسێک نەماوە دیفاعی لێ بکات و بەخۆشی هەست بەوە ئاکات